گفتوگۆیەکی تایبەتی تر و پڕ لە ڕێز و خۆشەویستی لە گشت بینەرانم بێت. من ستایش محەممەدی ئەمڕۆ لەگەڵ خاتومێری بیجڵ کە هەم خاتوونێکی سەرکەوتوو لە بواری وەرزشە و کۆمەڵە کاری هونەریشی ئەنجامداوە شاو پێکەوتنی و گفتوگۆیەکی تایبەتی ترتان ئەمڕۆ پێشکەشەکەم. هەتاکوونێ کۆتایی بەرنامەی ئەمڕۆژ وەکو بەرنامەکانی کە هەر بە دیاری شاشە و بەرنامە جوانەکەی ڕەنگاڵە بمێنەوە تاوەکو بزان ئەمڕۆ چیتان پێشکەشەکەم. تەندروستیت باشە؟ سەرەتا بۆ دەستپێکی بەرنامە ڕۆژوسڵی خۆش بۆ بینەرەکانمان و بایۆگرافیکی بچووک لە ژیانی تایبەتت و ژیانی کاریز بۆمان باس بکە. سڵاو ڕێزمەست لە خەمەتێ وازان و خۆشەویستان، مهری بیدڵ متەوەلە ساڵ 1972 خەڵکی شاری سنە. زۆر چاکە. ئەمەس بزانم کە خاتومێری تۆ هەم خاتونێکم لە بواری وەرزشە هەم لە بواری هونەریە کارت کرد و فعالیەتت هەیە. سەرەتا کامی هەڵبژاردووە کامی سەرەتا وەکو تەخەسوسێک وەکو حرفەی خۆت واردی بوویت؟ وەڵا لە سەرەتاوە هەردووکیان، بەڵام گرافیک من لە هیتە زانکۆ ئەمانە زۆرتر وەرزشیش بواری وەرزشیش لە کناری خوێندنەوە دەستم پێی کرد. باشە ئەم حرفەی گرافیکە کە هەتا هەر پێشتریش کار لەسەر ئەنجام داوە کاتێکە ڕۆژی زانکۆ و ڕشتەی زانکۆی تۆ بوو. من لە دۆرانی دەبیرستانەوە پێشەوەی کە بڕمە زانکۆ هەر گرافیکم دەست پێی کرد و ئەدامەیشیم هەر تا ئێستا ئەدامەم داوە هەر گرافیکە خوێنم. باشە لەم بواری هونەریە چ شتێکیەوە لای تۆ تایبەت بستەرەنجی ڕاکێشای کە گەرەکت بوو ڕشتەکەی زانکۆشت هەمان شت بێ دەرچووی هەمان علاقەی کە بووم و تەشوێق و حمایەت و پشتوانەگەلێکی خانەوادە لە منیان ئەکرد پێم خۆش بوو و نازام علاقەمەندێک جیاوازم هەست بە گرافیک چۆن بێژم باسی هێن ئاسان ئینسان ناتوانێت باسی بکات تاوەی کە ئاسان شتێکی نییە ناتوانم باسی گەم لە مردیەوەی کە شتێک خۆشەویستن علاقەی بێبێت زەوق و شۆقی تری هەست بێ. باشە مێ بزانم کە شێوازی کارکردنتان چۆنە سەبارەت بە ژێر مەجموعەکانی هەموو یەمانە بە تەواتی سەبارەت بە حرفەکەی قسەمان بۆ بکەیت. بەڵێ بانچاو گرافیک خۆی ژێر مەجموعەی هونەر تەجەسومیە البته فرێکەسی ژەمەتە تەفکیک بکەن بۆنتەها گرافیک خۆی چەند شاخەس شامەڵە ئەنیمێشن هۆنەرهای ڕایانە هۆنەرهای تەسویری ئەمانە خۆش زێر مەجموعەی گرافیکن و یەکسری زێر شاخەگەل تریشی هەست شامەڵە تایپۆگرافی و هۆنەرگەل تەسویریە کە من لە دۆرەی دەبیرستانەوە دەستم پێی کرد چوومە ڕشتەی گرافیک ڕایانەم خوێند یعنی هەم کاری دەستم ئەنجامەدا هەم بە کاری سیستم و نەرمەفزار وارد بووم. لە دوای ئەوە و ساڵی دوای ئەوە لە ساڵ سێوم دەبیرستان ینی ساڵ 1970 بوو کە من لە دوو دانە جەشنوارە شرکتم کرد یەکێک جەشنوارەی سەبتە اختراعات بوو و دوومی جەشنوارەی گرافیک بوو کە لە خودە ناوچەی شاری سنە بەرگوزار بوو و من لە هەردووکیە نەفەری ئەوڵێ گرافیکم هاورد و دوای ئەوە من معلمگەل ناویشیان لەبیر نەکەم خانمە لطفەڵانە سەب ئاغای زانکەریمی بوون کە واقعاً فرم منیان تەشویق کرد و ئەستعداد و توانایی منیانە لە منادی کە منیش توانیم شەوق و زۆقێتر علاقەیتر و زانیم کە خۆشم توانایی ئەومە هەست کە واقعاً ئەدامەی بەم چوومە ناو زانکۆ و بە شەرت معادڵە ئەلفەوە بووم کە قبول بووم و دوو ساڵ من لێنا کاردانیەکەم تەواو کرد و بازم ساڵی بعدی کە کارشناسی بوو بازم هەر بە معادڵە ئەلف و واردی زانکۆ بووم بدونە کنکور و ساڵ 1970 بوو هەمزەمان تەک ئەوەی کە ئەچوان بزانکۆ و فعالیت وەرزشیشم بوو و لە کناریشی و فعالیتگەل هونەری جەشنوارەگەلی متعدد کە بەرگوزارەوە شرکتم ئەکرد وەرکشاپگەلێک کە لە شار سنە بەرگوزارەوە شارستانەکانتر جەشنوارەگەل ملی و بینولمەلەلی کە بەرگوزارەوە و هەر ساڵە کە شرکتمە کرد حازە مەقامی ئەوڵ تا سێوەم بوو و ئەمە هەر ڕۆژ بە ڕۆژ بە من ئەنگیزەی ئەدات و باعثەوە کە من زۆرتر بە ئەنگیزەتر ئەدامەی بم و کارشناسی ئەرشەد بوو کە من لە خودی گرافیکە
بە سێ ژێرمەجموعەیە ئەنیمەیشن، تەسویرسازی، هونەرهای ڕایانە، ڕۆتبەی دوو ڕەقەمی 56 و 72 هاورد و هەر لە کنارە ئەم فعالیتگەلەوە کەم تا پێش بازم ینی فعالیت وەرزشێکیشم هەر بەردەوام بوو، دەستم ناکێشان و لە کناریشەوە فعالیتگەلێترم دەست پێ کرد تایپۆگرافی بوو کە ئەویش هەر زیر مەجموعەی ڕشتەی گرافیکە. کەم کەم کە واردێ ئەم ڕشتە بووم زانیم کە ناواقعان لە حیتە تایپۆگرافیا عەلاقەی ترم هەست و منی جەزب کرد خۆت بە خۆت و ئەو تواناییمە بوو کە ئیدامەی بەم تا ئێستا. قسەی لەسەرەکەین هەنیشتی تریژ وەکو وەرکشاپەکان و گوجەشنوارەکان ئاماژەت پێیە دوایی بە وردی لەسەری پرسیارەکەم ئاکتاکو جەناب بەدوڵاممان بیتەوە. ئەمەیەت بزانم هەروەی کە باست کرد باسی ژێرمەجموعەکانی ڕشتەکەی خۆتت کرد وتت ئەنیمەیشنە، هونەرهای ڕایانەیە، تو ئەمێ بزانم ستە و ژێرمەجموعانەی تۆ ئێستا زیاتر کارەکان فعالیتەکان چالاکیەکان کە هەتا لەسەر کامی بەردەوامی؟ زۆرتر تایپۆگرافیە و لە کناریەوە هەر گرافیکیش بەردەوامە وە لە ئیتر بەستێکی هە زمانێک ئێستا خۆ بیشتر ڕاحیتەی گرافیکە بەرەساسە کارێک کە ئەنجامی ئام بوارە کاریمە وە لە تایپۆگرافی بواری هونەری خۆم و شخصیە. باشە لە بواری کاریەکە شێوازی کارکردنتان چۆنێ؟ گرافیک لە مەجموع ئەو کە من بێژم بۆتان گرافیک هەدەفی ئەنتقالە پەیام و تەبلیغ و ئیطلاع ڕسانیە. وە تایپۆگرافیش لە کناریەوە کە ئێشارەی پێکەین ماهیەت و هوڤیەتێک بەسەری لە ناو حروفات و کەلەمەعات. زۆر باشە. ئەمێت بزانم کە لە هەر حیتەی کاریەکەی خۆت تەنیا خۆت بۆ خۆت کار ئەنجام ئەیە یان خۆت لە بڵێم لەگەڵ کەسێکی تر لەگەڵ گروپێک بێت لەگەڵ کۆمپانیایەک بخەریک و من لە سەرەتا ئەوەڵ خۆم بۆ خۆم کارم دەست پێ کرد و لە شرکەت و شتە مەشغوڵ بووم ئەبەتە بەعنوانە تەجروبەی کاری کە واردە بازاڕی کار ئەوام و دوای ئەوە دەستم پێ کرد بە کاری شخصی خۆم فعالیت هونەری خۆم ئەدامەدا و ئیستیشە تەک یەکسری لە گروپ گەلێک کە لە تاران و چالاکیان هەیە مەشغوڵ بە فعالیتم لە حۆزەی ئیسلامەدا. زۆر چاکام ئەو ژێرمەجموعانی تر کە ناوردوو وەکو ئەنیمەیشنەوەوانەیسە زۆرینەی گەنجەکانی ئەم سەردەما زۆر تێکەڵاوی ئەم بوارە ئەنجامیان هیچ فعالیت و چالاکیەکەت لە ژێرمەجموعەکانی تر نەبوو و ئەنیمەیشن کە ئێستا شتێکە زۆر خەڵک بەرچاوێت و پێشوازی لێ ئەکرێ. نامۆتاسفانە شاید لە دۆرەی کە حەزم پێ ئەکرد و ئەدامەی بەم منتەها دیم ناواقعان توانایی خۆم هەرفەی خۆم بیشتر لە زمینەی تایپۆگرافیا بوو و فرتر علاقم بەم سەمتا بوو. شاید لە ئایندە بتوانم واردە حۆزەی ئەنیمەیشن بم و تەلفیقە تایپۆگرافی تەک ئەنیمەیشن ئاژاکەم کە ئەلبەتە یەکێ لە ئەهدافمە کە بعدەن ئینشەڵڵا دەستی پێ بکەم. ئەو کتێبانە کە چاپ ئەکرێت لە کارەکانی خۆتان لە نمونە کارەکانی شخصی خۆمە. ئەمەوێت لە هەر سەبارەت بە تایپۆگرافی شەوەی کە شێوازی کارکردن لە تایپۆگرافی چۆناهیە سەبارەت بە حرفەی تایپۆگرافیش بۆمان باس کردەوە کە پێشتر سەبارەت بە گرافیک و حرفەکەی بە تەواوەتی بۆمانز باس کرد. بەڵێ تایپۆگرافی سابقی خودشارژم 50 ساڵەکە لە ئێرانە ڕەواجی هەست و قدمەتەکەشی هەڵەگەڕێتەوە بە دۆرەی قبل از ئیسلام کە لەبان مهرەکانەوە نماد و شکلگەلی مختلف بوو یا ناوغارەکانە ئینسانگەلی ئەوەڵیە ئەهاتن باس تەوەجۆ بە نمادگەلە تەسویری ئەهاتن ئەم کاریانە ئەنجامەدا و فرە کەسگەلیش فێرە لە ئێرانە بابی نییە یانە کەمتر کەس تەوەجۆ ئەکاپێ تایپۆگرافی و بۆ زۆربەی لە خەڵکەکان نائاشناس کە بۆیان سوالە تایپۆگرافی چییە چۆنە. تایپۆگرافیک شامڵە ئەنواع مختلفی هەست کە
شامل تایپۆگرافی سەپێک کۆبیسمە، دادائیسمە، دەرهەمبەرهەمە، مۆجێ نووە، ئەمانە هەر کامێکی بۆ خۆی جیاوازە. ئەمانە هەر تایپۆگرافیە، مثلا شێوازێ سەبکە کاریە. بەرفەرزە مەساڵ هونەرمەندێک تێک کارێک ئەکات، مەساڵن وەک چۆن نەقاشێکێژین سەبکە کۆبیسمە، نەقاشێکی سەبکە ڕالیسمە، ئەنتەزایە، هونەرمەندێت تەڕاح تایپۆگرافیش هەروە تێک سەبکەی بۆ خۆی هەڵەبژێنە یا تێک کارێکەکات بۆ نەتیجاگە کە سەبکەکەی بە چ ڕەوێشە بێت، سەبکە شخصی بۆ خۆی دابنێت. کەیسە من لە حاڵحازرا بیشتر سەبکە کاریم دەرهەمبەرهەمە و بەرەساسە ئەحساسات و اجتماعی کە هامە ناویە زندگی ئەەکەم کارەکەم ئەومە بەرەوە. تایپۆگرافی بیشتر هەدەفی چۆن بێژم ئەنتقاڵێک مەفهوم، یعنی قبل لە زەوەی کە مخاتب بتانێت بیخوێنێتەوە متوەجێ بێت کە متوەجێ ئەو ئەنتقال پەیامە بێت چه پەیامێک ئات بە مخاتبەکەمان. ئەمە خۆی کە فرە سادە کە بێژم بۆدان لەم قاڵبە تعریف ئەوێت و ئیسە فرە کەسگەلیش هەند بە سوورەتێ یەک نۆ تایپۆگرافی نۆ بەم سوورەتە بۆ خۆیان تەداعیەکەن کە جیا لە کنارە کارەدەستی کە بیشتر کارەکان کارەدەستیە تایپۆگرافی لە کناریشە تەلفێقێک لە نەرمەفزارگەری ڕایانەشی پێ ئێزافاکەن، یعنی عینە هەرو کارە وارە دەکارە نەرمەفزارەکەن و با استفادەیەک سری تاغیرات و جزئیاتێک کە هەست لە ناویە ئەعماڵیەکەن. زمانە تایپۆگرافی هەڵەگەڕێتەوە بە دوای اختراع سەنعەتە چاپ. ئێمە زمانێکە تازە ئەوەڵ بوو کە مثلا ڕۆزنامەکان هات هیچێک نەو خۆپڕسانەکان زائیف بوو. ڕۆزنامەکان کە ئەهات تەبلێغێکیان ئەکرد، تیتراژێکیان ئەوت، مەسەڵەن ئەهاتن ئەیانوت ڤەرزش و سەلامەتی. خۆب پس ئەمە چ شتێک لایەن مهم بوو سەلامەتی، پس ئەهاتن با ئیستفادە لە یەک سری ئەبزارگەلێک مەحدود ئەهاتن بەرفەرزە مثلا سەلامەتیەکان بۆڵترە کردو. ئەمە خۆی لۆ ئانۆ شڕۆ بوو دەستی پێ کرد و یەک سری جدیدترە و بووگەسەوە نەئاوەرانتر بووگەسەوە یەک سری لە لەحاظێ هونەرمەند با استفادە لە خەلاقیەت و زەهنیەتێک کە هەست نەئاوەریکە لە زەهنیەتێ لە بانیۆ پیادەیەکات. باشە سەبارەت بە هەرێک لە سەبکەکان کە ئاماژت پێداوت سەپی کاری من لە بواری تایپۆگرافی ئێستا دەرهەمبەرهەمە. باشە هەرێک لە ئەو سەبکانی کە ناوە دوور پێم وابزانم چوار سەبک بوو. زۆر بەس سەبکەکان زۆرە، یعنی من چەندانەیەکم ناوبرد چۆن ئەگەر ئشارەی پێکەم زۆرە. باشە تۆ زانیاریت لەسەر هەر تەواوی سەبکەکان هەیە، تواناییت هەیە کە هەر سەبکێکیان پێدای وە بتێت لەسەری کار بکەیت؟ بەڵێ لە بوارە و مشکڵێک نییە، وەلێ خۆم بیشتر حەزم لە ئەوەی کە یانێ بدونە ئەوەی کە مەسەڵەن شتێک بە شتێک فکرۆکەمەوە یا شتێک ئەحساسی خۆم بیشتر لە حەزەکەم لە ناو کارەکەمانیشان بە. باشە جیاوازی سەبکەکان زیاتر لە چیە و هۆکارشی بوو کە تۆ لە نێو ئەم سەبکانە ویست ئەم سەبکی دەرهەمبەرهەمەکە هەڵبژێری بۆ کاری تایپۆگرافیەکەت؟ وڵایتەوە بەستگی بە تەڕاح تایپۆگرافی هەست، مثلا هەر کەسێک بۆ خۆی بە جیاوازی کتۆشایە کات و ڕەوەشە جیاواز بۆ خۆی هەڵەبژێرێت. ئەمیش من ئەحساس مگر هەست و ئەحساس خۆم بۆ سەبکە زۆر نزیکترێکە، توانایی زۆرترم هەست لەوە کە بتانم بە مخاتەبەکەم بیگەینم ئەنتقاڵی بم. باشە کارکردنەکە چۆنە لەسەر ئەم سەبکە؟ کارکردنەکە من ئەوەڵ دەحائێ تۆدا بە سورەتی لەبان کاغەزەوە کاغەز هەر مقەوایە کاغەزە معموڵی شڕەکەم بە ئێتۆددانن و دوای ئەوە هەرزگاهێک بە استفادە لە سیستەم نەرمەفزارگەلی گرافیکی وەک فۆتۆشاپ و کۆرەل دراڤ و ئەمانە شڕەکەم بەکار و لەبان ئەوە و ئەو چرکە لازمە لە حازە ڕەنگیەوە بێ فۆرم بێت تەناسۆ بێت پیادەی ئەەکەم و ئیسەیشە لە حاڵحازرا شڕۆم کردگە یعنی تۆزێک کارێ ڕایانم میاگەسە کنارەوە زۆربەی کاری لە حازێک کاری خۆمەوە ئێستا خەریکم بە سوورەتە دەستی لەبان بوومەوە ئەنجامی ئام. لەم بەشە سەبارەت بە جیاوازی گرافیک و تایپۆگرافی قسەمان بۆ بکەیت. بەڵێ
گرافیک و تایپۆگرافیکە ئارزم کردە خەمەتانە هەتکی تایپۆگرافی ژێرمەجموعەی گرافیکە تکنیکێک لە گرافیکە شابژم زۆربەی کەسێژن ڕشتێک لە ژێرمەجموعەی گرافیکە هەست وەلێ ئەتوانین بژین تایپۆگرافی جیاوازێکی هەستە خۆشنەویسیە یا تەک تەڕاحی حروفە کە زۆربەی کات خەڵک ئێژن تایپۆگرافی و خۆشنەویسی هەردووکی یەکێکە وەلە یەکێک نییە ئەم دوودانە زۆربەی جیاوازیان زۆرە جیاوازیشیان ئەوەسە کە ئێمە لە خۆشنەویستیە خۆشنەویستێک بەرەساسە یەک سری قەواعدێک کە لە پێشەوە تاین کریاگە ڕۆعکات و تایپۆگرافی وەلێ ناتێت بەرەساسێ مەفهومێ پەیامێ کە گەرەکمانە ئینتقاڵی بین تێت وەجهە تەسویری ئات بواریشە شارێکی پێکەم کە تایپۆگرافی بازم جیاوازێکی هەستە تەڕاهی حروفە مەقدارێک ئەوەسە کە تەڕاهی حروف ئەمە تین بەرەساسێ ئەشە حروفەکەمان جۆرێک تەڕاحی بکەین کە بتانێت قابلیەتی خوێندن نوێشتاری بێت وەلێت ئێمە لە تایپۆگرافی ئەوەتە تین وەجهە تەسویری ئاین پێ و زۆربەی کاتن تەڕاهی حروفەکە ئەنجام ئاین وەلێ لە کناریەوەتین وەجهە تەسویریکیشی پێ ئاین کە ئەمە خەڵک زۆر جار بە ئیشتبا بەرداشتی ئەکرد بەڵێ تێگەیشتون کە ئاشام دوو ئەم سەدانە لە یەک تەفکیک بکرێت تایپۆگرافی جیاز خۆشنەویستی جیاز و تەڕای حروفیش جیاز باشە لە کاتی کارهێردنتانە هیچ ارتباطێک پەیوەندیک لە نێوانیانە نییە کە بێ مەستن کەسێک وەکو تایپۆگرافیستێک حتممەێ بە زانیاری و تلعاتی لەسەر خۆشنەویستی لەگەڵ سەر تەڕای حروف بێت بۆ کارەکەی هیچ پەیوەندیکان پێکەوە نیە؟ نانە ئەسڵان کەسێکە ئەتوانێت حەزی لێ تایپۆگرافی فێ بێت توانێت بێەوەی کە خۆشنەویستی کاری کردوێت یا خەتی باش بێت توانێت بێت کارکات و لە کنارێک کارکردنەکەەوە زۆر جار هەم خەتی خاسەوێت هەم خۆشنەویستی خاسەوێت ئەسان ئەلزام نییە کە حتمما ئەبێت خۆشنەویستی بزانێت یانە تەڕای حروف بزانێت. باشە کارەکەی تۆک و تایپۆگرافیستێک زیاتر لە نەرمەفزار وشتە بەکارهێنن بۆ کارەکانتان؟ لە هەردووکی هەم لە کاری دەسیە زۆربەی ئۆتۆدام لێ و هەم لە بەشی گرافیک و نەرمەفزارەکەیشە تێکەڵیەکەم. باش سەبارەت هەرێک بەر مەرحەلەکانی کارەکان ئەنجامی بۆم باسکەم سەرەتا ئێتۆدە دوایەوە نەرمەفزاری بۆ کارهێنی سەبارەت بە کارەکە سفر تا سەدی تاکوونێ کارێک بەتاوەتی ئامادەکەی بەسەرشەو زمانێکە گەرەکمانە ئیسام کارێک ئەنجام بین تایپۆگرافیک ئەنجام بین بەرفەرزە مثال هەر شارێکم بە تەڕاهی حروفێک ئەنجامی بین و ئیسە من لە حاڵ حازریشە خەریکە کارێکم لەسەر ئاسارە باستانی زیویە ئەنجامیام لەسەر تەڕاهی حروف خب هاتکم بە نوعی تێکەڵم کردگەتێکیا مەبەستم ئەوە بوو کە ئەو خدمەت و ئەو تاریخ و نەتەوەی خۆمانە تیا بە منیشان ئەوەڵ دەها ئێتۆدی لێ ئام ئەوەی کە تێم ئێتۆدام چەند دانایسە ممکنە 10 دانە بێت 20 دانە بێت دوای ئەوە کە ئێتۆدمدا لێت هەم لەبانیەوە بە سوورەتی خەلاقانە بۆ باستفادە شتێکە ها لە پێشەوە لە فکرمایە بەڵێ تەرحەکەی لە فکرمایە یا گەرەکمە ئەو خەلاقیەتە لە بانەوە پیادەکەم ئەژرایەکەم ئێستا هەر فقط بەدەست دوایەوە کە ئەم مەرحەلە ئەنجام بوو تێم بە سیستم کارەکەم ئسکەنەکەم و لە ئەوەڵە و دوارە لە بانی و ئێتۆد ئام لێ بە کارەکەم یانێ کارەکە بە سوورەتە سیستمی لە مەرحەلی مقدماتیە بە نەتیجە ئاگەینم دوایەوە کە بە نەتیجەم گەیان تێم باستفادە لە نەرمەفزارگە لە گرافیکی وەک کۆرل و فۆتۆشاپ تەرحی پێ ئام ئەو شتێکە لازمە ئێستا تەرحەکە ممکنە هەر لە خۆدە مستەقیمەن لەبان سیستمەکە ئەجرایکەم ممکنە وەخت وایشە هەست لەبان هەر خۆدە ئێتۆدە کاغەزەکە ئەجرایکەم ئیترمە بەستگی هەست لەو ئاە تەرحەکە چۆن بێت زەمان کە کارەکەی لە حین کاراتە دەدەست کە ئایا نیازە بە سیستم ئەنجام بدرگە یانە هەر بە کاری دەستی ئەنجام بێت باستفاد لە ئەفێکت و پەتێرنگەلێکە هەست شکلگەلێ مختلفێکە هەست و باستفادە لە شتێکە خۆم گەرەکمە جیاوازی کە جیاواز بێت ئەو کارە لەسەری ئەنجامام و کارەکە گەینمە نەتیجە و دوای ئەوە ئیسە لە قاڵە بێت پۆستەرا بێت ئایا سفارشکارە ئایا بۆ کتێوە بۆ کارتڤیزیتە بۆ بەنێرە عبادێکی مشخصەکەم و خروجی کارەکە چاپەکەم باشە ئاماژت پێدا وتت لە بەشێک لە کارەکەی لەو مەرحەلێک لە کارەکەی ترەگەڕێتە سەرەوەی کە لەم کارە پێویستی تر بەدەست کارەکە ئەنجامیا بە نەفزارەکە چ زمانێک کارەکەی تر وای لێ دێت کە بە تەواوەتی تا مەرحەلەی ئاخری بەدەست ئەنجام بێت چ زمانێک وای لێ دێت کە نابێ هەر لە نەرمەزدار بۆ ئیسفادە بکەیت یان ئەگەڕێتەوە سەر نوعی کارەکەت بەڵێ هەر ئەگەڕێتەوە سەر نوعی کارەکە کە ئایا
احتیاجە بە نەرمەفزار ئەنجام بدرێت خۆ ماوەی زۆر ناوە نەرمەفزار لە ئەرزێ مەسە بەستگی بە کارەکە هەست ئایا کارەکە گەرەکمە زۆر پڕکار بێت ڕێزکاری بێت یانە فقەدە لە حەزە کلیەتەوە شتێک سادە بێت کە ئەگەر وابێت زۆربەی کات من وەخت وا هەست ماوەی 1 ساعت کارەکە تواوەکەم یانە شاید ساڵهاش توول بکێشێت 5 ساڵ 6 ساڵ توول بکێشێ بەستگی هەست و لە کناریشی ئەوە نییە کە مەزان یەکشەوە ئەم کارە ئەم خەلاقیەتە بە وجود بێت وەخت وا هەست ئێمە تواشاک شتێکەکەین بەرفەرز مثال بەرگێک خۆی ئەتوانێت ئێمە چەند نوع ئیدەی لێ بگرین خەلاقیت ئەنجام بین دەبانی و کارگەلی متفاوت ئەنجام بین پس ئەمە نیازمەندە زمانە وەختوە هەست کارەکە کاتێ زۆری لازمە زمانە زۆری لازم کەمە بین لەسەری کارکەین ئایا کار نمایشگاوی پرۆژەی بێت من لە زمانی کە کار نمایشگاوی تایپۆگرافیکم ئەنجامدا حدودەن 1 ساڵ و نیم من تەکیا دەرگیر بووم ئەو کارە و خەریک بووم زمانم بۆ دانیا کارمە کرد ئەوەی کە ئەحساس و حەس ئەو یەک نەفەریشە زۆربەی وەخت مهمە کە لە چه وەزعیەتێکا بیت چۆن مامۆڵان هۆنەرمەند مەقدارێک لە حازە فکریە و نیازی هەست واقعاً ئەوەی کە ئێستراب و دەغدەغە بێ خۆب زۆربەی کات ناتوانانی وەخت زۆربەی کاتیش هەست ئەو ئێستراسە لازمە کە پێت وارد بێت تاپتانی ئەو کارە ئەنجام بێت دەمە بەستگی هەر بە هەر فەردێک مشخصە. خاصمێریێنێت لەسەر ئەم بابەتی قسە لەسەرکەین و پرسیارە لێ بکەم کە لە بواری تایپۆگرافیستا زیاتر لەسەر کامێک لە بەشەکان بەکارهێنرێ تەڕاحی پارچە تەڕاحی لەباس و ئیسا مۆهر باشە ئەم بەشانەی کە ناوت بخۆت هیچ تایسە کارە لەسەریان نەکردووە بۆ چەنە یەکێک لە ئەهداف خۆم ئەوەسە کە لە ئایەندا لە چەند ساڵێتر بتوانم واردە حیتە کارێ تەڕاحی و چاپێ پارچە بم لەسەر پارچەکارکەم باشە زیاتر لەسەر کامێک لە بەشەکانە کە داواکاری زۆر لەسەر و خەڵک زۆر ئیستقبالی لێ ئیسا زۆرتر چاپێ پارچەس و کار لەسەر تایپۆگرافی لەسەر لەباس سەباب بووگە بە ئەنجامی ئانیسا جیازی ئەوەی کە کارەکە لەسەر پارچەکە بێتە ڕاحیەکە یا لەسەروانەکەی لە ڕۆیەوەی کە کامی زەحمەتتر و قورسرەوەی کە کامی زیاتر پێویستی بە وردەکاری ئەو زۆرتر بەوە لە ڕۆیەوەی کامی زیاتریش لە ڕووی کاتەوە پێویستی پێیەتی کاتی زیاتری بۆ تەرخان بکەیت تاوەکو تەواوی وڵات ڕاحی پارچەکە زۆرترە وەلێ کارە چاپەکە لەباس ئەنجامە بدرگێت ئەویش خۆب سەختی خۆی هەست وەلێ تەڕاحی پارچەکە سەختی فرەترێکە باشە مێسیستە بارز بە ئەو نمایشگانەی کە تایسە بەشداریت کردووە کایە داواکاری خۆت بۆیستە لە نمایشگاکان بەشداریکە یان کاتێکە کاری تۆیان دیوە بەرچاویان کەوتە بەدڵیان بۆ داواکاریان کردەکە و نمونەکارانی کەسە لە نمایشگاکانیانە بەشداری بکەیت ئەوەی کە لە هەر کامێک لە نمایشگاکانت تۆ لەسەر شێوازێک لە نمونەکان لە تەڕاحیەکان کارت کردووە زۆربەی نمایشگاکان کە شرکەتم کردگە باڵغ بەر 22 یا فرەترش حتا نمایشگای گروهی شرکەتم کرد کە هەم داوەتیان کردگە و هەم خۆشم کارم هەنارگە چون فراخانە نمایشگا واسە کە داوەتەکەن یا فراخانێک ئان کە ئەمسان لە بەخشە تایپۆگرافیا ئێمە بەرگوزارەکەین جەشنوارە بەرگوزارەکەین نمایشگا بەرگوزارەکەین و هەر کامێکی پێم خۆش بووگە کارم هەنارگە و موافقیش بووگە لە بەحسێ نمایشگای ئینفرادیشە دوو نمایشگای ئینفرادیم بوو یەکێکی لە شاری سنە کە ساڵ 1997 بوو یەکێکیشی 1400 کە بەشداری دکتۆر سید موعید ئەلەویان کارێک حمایەتی بوو لە سیستان و بەلوچستان کە بە صورت ئانلاین بوو کە دۆرێکە کۆرۆنا هات و نەمانتانی بە صورت حضوری واجەجێگە مەحدودە بووە مەش بە صورت ئانلاین ئەنجامماندا لە ڕووی کارەکەسەوە سەرچی گرافیک بە چی تایپۆگرافیست زیاتر لەگەڵ کامێک لە شارەکان وکوی بۆ بەشداریکردن لە نمایشگاکان بوو بێت یاخود کارایەکی گروهی گروپی کە ترکە پێکەوە ئەنجامتان داوا لەگەڵ کامێک لە شارەکان زۆربەی تاران بوو زۆربەی تاران بوو کە ئیمساڵیش یەکێک لە گۆرەترین ڕوویدادگەل هۆنەری ساڵ 1401 بوو بەشداریم کرد
کە خۆشببختانە کتێوەکەیشی خەریکە هەڵە حاڵ چاپە ئاسارەکان کە سێ چواردانە لە ئاسارەکانم ها لەژێر چاپافەرە. باشە یەکە پێشتر زانیاریم لێ وەرگرتی وتت من بێژگە لە زمانی خۆم لەسەر زمانایەکی تر مسلەتم وتوانم کار بکەم سەبارە بێت لەسەر کامێک لە زمانەکانی تر مسلەتی وتایسە لەسەر کامیان کاری ترت ئەنجام داوە؟ وەڵا زمانی لاتین، ئاڵمانی و کوردی خۆمانە. ئەمێت بزانم کە پێشتیش کەوتت من هەنێک وەرکشاپ تایسە بەشداریم کردو خۆت وەرکشاپەکانت بەرگوزار کردو یان لەگەڵ مامۆستاکانی بووە؟ وەڵا لەگەڵ مامۆستاکان ماوان سەرداندا و دوودانە وەرکشاپی تایپۆگرافی بوو کە یەکێکی ئاغێ ئەسەدۆڵا چهرە پەرداز بەرگوزار کننده وەرکشاپەکەی ئاغێ سید مهرانە زارا بوو و وەرکشاپێک تریش کە تۆستاغی قوچی بێک ئەویش لە تارانەوە بوو کە بەرگوزار بوو و هەم جەمبەی وەرکشاپی بوو هەم جەمبەی مسابقەیشی بوو یعنی جەژنوارەیشی بوو کە لەویشە هەربازم جۆزبە نەفەراتە بەرتر بوو. زۆر چاکەم. تایسە داواکاری تریان لێ کردووە کە بچیت وەرکشاپایەکی تر خۆت بیت خۆت بەرگوزار کننده وەرکشاپەکان بیت؟ بۆ چەنە لە شارەکان ترۆ داواکاریان کردگە لە خۆی کورسانە عێراق و منتەها مقدارێک بە خاطرەوەی کە زمانم نییە و لەمدا ئیش و کار خۆشم هەست فعلا نا وەلێ ئینشاڵای کە بتوانم لە ساڵ ئایندە دەستی پێ بکەم. باشە هەر وەرکشاپانەی کە پێشوت دوودانی تر بکە من بەشداریم کردو هەر لەسەر تایپۆگرافیز بۆ کارتان کرد بوو؟ بەڵێ بەڵێ وەرکشاپگەر تریش بوو کە یەکی وەرکشاپ عکاسی بوو پۆستەر بوو کە بازم ئەوش لە شارستنە بەڕێوە چوو. باشەرەونەی کە بزانین کە تۆ لە بواری حوزەی سڵامەتیش وابزانم لەوێ شەر ئەکتیڤیت و هەنێ فعالیت و چالاکیت هەیە سەبارەت بە کار و چالاکیەکانت لە حوزەی سڵامەتیش قسە مامۆ دەکەم. من نزیک ئایسە باڵغ بە 4 ساڵە مەسئولە فەرهەنگی هۆنەری سایتێ کوردستانم کە بیشتر لە حوزەی سڵامەت و فەرهەنگی هۆنەری یا فعالیتەکات و هەروە تەک تارانیشە کە بە سوورەتە گروهی کارەکەین مناڵەکان لە حوزەی سڵامەتە هەست و لە حیتەی کاریگرافیکە بیشتر فعالیتگە لە حوزەی سڵامەت و مناڵگەلێکە واقعەن مستعدن و توانان معرفیانەکەین و لە کنار ئەویشەوە ئەفراد موفق لە زمینێ فەرهەنگی هۆنەریشە بازم معرفیەکەین و بازم لە کنار ئەمانەوە تەبلیغاتێک لە حوزەی سڵامەتە بە سوورەتی دروست نە بە شێوازە غەڵات چۆن ئێستا زۆربەی پێجەکان و سایتەکان پڕیە ولی ئەمە بە سوورەتە شتێکە علمی و تحت نظر خودێ پرۆفسۆرەکان لە تاران و ئەماڵەوێ و ئەنجامە بێت. باشەوە بزانم کە تۆ بەڕێوەبەریشی لە سایتێکی فەرهەنگی بەڵێ سەبارەت بە کارەکانت چالاکیەکانت لەو سایتەش گفتوگۆ بە مامۆ بکە. من ماوەی کۆتا فعالیتم بوو لەو سایتە و مقدارێکیش لە بەشی وەرگێڕان نبووم کە معرفی هونەرمەندگەل بوو لە کناریە و هەروە عەرزم کرد بازم حوزەی سڵامەت بوو ئەخبارگەلێک ناو شار سنە پارێزگا شارە کوردەکان بوو ئەفراد موفق بوو کە فعالیتمان کرد و ئیسە فعلا خۆم یعنی ماوەی کۆتا 6 مانگە فعالیتەکەم متوقف کردگە و یەک دوو نەفەرترم هاوردگە کە بۆوانش کارافەرینی کرد کە بتوانن فعالیتێک بن و دەرامەدێک کەس بکەن بۆ خۆیان و دوو نەفەرتریش کە فعلا هەرهانە حاڵ ئامۆزشە. باشە ناتێ بڕۆیتە سەرکارێکی لەسەری بەرداوامی بە تاوەتی وازن لێ هێناوە؟ نەوازم لێ نەهێناوە وەلێ ئیش و کارم زۆرە یانێ زۆربەی کەسە کات چۆن خەریکم لەسەر پرۆژەی کارزی وێشکارەکەم کەمێک هەندێک زمانی گەرەکە ئەیتر منیش ناکەم دەستەنهام ناکردی. زیاتر سەبارەت بە پرۆژەکە پێتن یەکترین کاری تێنی پرۆژەی تۆیکە لە بەردەستە قسەمان هەبێت لەسەری چۆناهی بۆم ئایدیا وەرگرزم بیرەوەرێ لا
چۆنە هی بۆم ئایدیات وەرگرت بۆم فکر لا دروست بوو کە پرۆژێکی ئاوا لە قاڵبی شوێنێکی کوردەواری ناوچەیەکی کوردەواری وە هەروە کەوتە تەڕاحیەکانیم لە قاڵبی بەشی سنەتی و مۆدرن تێکەڵاو کردووە قسەمان هەبێت لە سەریوەیەکی کێ هاوکاریتەکە لەم پرۆژە تەنیا خۆت بەرپرسیارەتی کارەکەت گرتووەتە تەنیا خۆت بەرپرسیارەتی کارەکەت هەیە یاخود کەسی تریش هاوکارتە لە مامۆستاکانت و ئەوەی کە پرۆژەکەت تا ئایستا تا کوێ تا کام مەرحەلە هێناوە پرۆژەکەم هەلا سەرەتای شڕۆ ئەوەڵە بە هاوکاری دکتور سید مهرانە زارعە مشاورە من ئەوان من ئەم ئیدە زمانی کە خەریک بووم کارێک پایان نامەی دانشگاکەم ئەنجامەدا گەیشتە زێنم هەم کارێک دەرسی بوو لە کناریەوە و هەم حەزم کرد کە ئەم کارە بە نەتیجە بگەینم و کارێکە گۆرە ئەنجام بم بۆ خۆدە ناوچەی خۆمان کوردستان کارێکە بەرگرفتە لە کارە زیڤیس تەڕاحی حروفە ئیدەی ئەم کارە زمانێ بە زەهن من گەیشت هاتم کە مەسەڵەن کارێک تایپیک ئەنجام بم تەڕاحیک ئەنجام بم زمانی کوردیمان ئێمە تەڕاحی فۆنتمان فرەکەمە یعنی حتا لە بەخشی فارسیشە هەروە فەرق قەڵەمگەل مختلفمان نییە و گشتی ئایسە هۆنەرمەندگەل گرافیسگەل تایپۆگرافیسگەل کۆلەن فرەیان زۆربەیان خەریکن کارێک ئامادە شودا ئەنجامانیانە کارێکە مەسەڵەن لەسەری کانەگە تکراریە فۆنتکەری کە زۆر تکرارەوێتەوە وەک بیتیت بیزار بیەکان ئەمانە کۆلەن فۆنتکەرێکن کە شاید بژم نزیک بالاغ بە 10 ساڵ 15 ساڵ فرتر قدمەتی هەست و ئەوە تکراریەوە بووگەسەوە ئەدەمێت بەخاتر تکراری بوون ئەم کارە واقعان حەزم کە شتێک نۆ و نۆ ئاوەرانە تەڕاحیکەم کە ئەم ئیدەگەیە زێهنم لە کنار ئەوە بەرگرفتە لە ئاسار زیڤیەکەشی بەخاتر ئەوە بوو کە ئێمە خۆم یەکی کارێکە فەرهەنگی لە کنار کارە فەرهەنگیەکەشەوە ئەشێ زمان و ئاداب و فەرهەنگ خۆم بپارێزم لە ناوچەیەک کە زندگیەکەم ئەگەر نەزانم خەڵک کوێنم بەچە زمانێک قساکەم ئەمە خۆ مشکڵە ارتباتێک سەخت ئەوێ بۆ من ئیدە بە فکرم گەی کە خاسترەوەسە بێم لە ئاسارە زیڤە و تەڕاحیگە لە ناوچەی کوردەواری خۆمان سنەتی کە ئەمە زۆرمان هەست لە حتا تەڕاحی قاڵی کە ئێمە قاڵی مەسەڵەن ماسی دەرهەم تەرحەی ماسی دەرهەم کە یەکێک لە ئۆلگو کارەکان کە بۆ پوستەر فستیڤالێک دەدانی پوستەرەکان ئەنجامدا لە تەرحەی ماسی دەرهەم ئستفادەم کرد خاسترەوەسە بێم لە ناو شارەکەی خۆم لە فەرهەنگەکەی خۆم لە ئاسار و تەڕاحی شارەکەی خۆم ئستفادەکەم تاکە بڕم لە شارێتر کشوەرێتر بێگانە ئستفادەکەم ئەمە بۆ من شتێک فرە با ئەرزشە نیمەی کارەکەم فعلەن ئەنجام داگە ئینشەڵڵا چاوی لێکەن وفعلەن ها لە ئەوەڵەوە و گەرەکمە ئەوەڵ کارەکەس ئینشەڵڵا لە قالەبەی کتێوە کە یەکێک لە کارگەلێکە شاید تایسا نەکریاگە و کەس تەوەجۆی پێ نەکرد و ئەهەمیەتی پێ نەدریاگە و بعدەنیش ئینشەڵڵا تان کارێ لەمە گەورەتر ئەنجام بین هەر لەم پرۆژەدا کە بێتە یەکێک لە گەورەترین کارگەلێک لە جیا لە شارێ ئێران لە تۆ کشوەرەکانە ئینشاءڵڵا ئەمە فکری خۆت بوو کە ویستت ناوچێکی کوردستان یعنی قەلعەی زەویەتۆ بێنیتە تێکەڵای ناو کارەکەت کە یا پێشنیاری مامۆستاکانت بوتی کە باشترە بۆ کارەکەت شتێکی ئاوایی هەڵبژێری من لە ئەوەڵەوە هەردووکی ئەوەڵ تارحکەل سنەتی بە زێهنم گەی و دوایەوە ئاماژەمان پێکرد هاتین لەسەرمان کار کرد و توێژێکمان بوو کە مامۆستاکەمە وتی ناوچەی زەویەش گویا ئاسارێکی فراهێنی هەست و تەرح و نەقش فرێ بوو و زۆربەی کات نزیک بە 6-7 مانگ دانیشتم تا زەمان ئەو تەرح و ئەمانمانە جەماوەری کرد و یەک دوودانە ئێتۆتماندا لەسەری و نەهایەتە کارەکەمان ئەنجامدا و کارەکەشمان هاوڵ گەیانمان بە زیوەرالات لە قاڵە زیوەرالات ئەوتمان پیادەیکەین کە ئەم کارە ئەسڵەن لە هیچ کوێنێکا تایسە ئەنجام نەدریاگە وایە کارەکانت بەڕۆی پۆستەرە لە ڕووی پۆستەرە لە ڕووی مەجللەکانە تەواو ئەدریانی نیشانی خەڵکێری یا هەروی کەوت بە سورەتی کتێبێک من ئەمەوێت کارەکان هەردووکی ئەوەڵ جار شاید بە ماوەی چەند مانگێتر ئینشاءڵڵا لە نمایشگایەک لە شارسنا یا سلێمانی بەڵێ بخەمە ناو نمایشگا ئەوەڵ دوم جار ئینشاءڵڵایتر لە بەخشێک کتێوە ئەنجام بدرگێت باشە کامی لە نمایشگاکان بوو کە تای ساسارێکی خۆتە نیشانداوە زۆرترین پێشوازی لەو نمایشگا لێکراوە لە ڕووی خەڵکەوە وەڵا هەمووی
نازان بێژم کامی سەختە وەلێ ئەوەی کە لە شار خۆمانە تایپۆگرافی کە ساڵ 1970 ئەوەڵ نمایشگاهێن فرادین بوو استقبال زۆر کرالێ باشە خواهشەکەم باشە کارەکانی خۆت زیاتر هەر خۆت ئەنجامیە لەگەڵ گروپەکانت بۆ شوێنێکی تایبەت یا تەنیا بۆ نمایشگاکانە یاخود توانی وتە کارێکی خۆشت بگەینی بە مەرحەلی سفارش وەرگرتن لە خەڵک هەردووکی وەڵا ئێستا بیشتر زۆربەی کارەکان سفارشە و کارەکانیش هەر خۆم ئەنجامی ئام چۆن ئێستا فعلەن هونەرجووەکان هانە حاڵ ئامۆزشە کەمتر کاریان پێ ئام وەلێ کارگەلێکە بالاخەرە سفارش ئەگرم زۆربەی خۆم ئەنجامی ئام. سەبارەت بە هەر کامێک لەم لەوحانێکە وەرزگرتووە بەشێکیان گفتوگۆمان بۆ بکەوێتکە سەبارەت بە کامێک لە جشنوارەکانە وەی کە کارەکەشت لەم جشنوارە چی بووە چیت کار کردووە بۆمان باس بکەیت بانچۆ ئەوەڵین جشنوارەی کە شرکتم گر خۆم بەلامەوە فراڵێ خوێنە خۆشم گەرەکە یعنی بەلام بە تایبەتە بووم جشنوارەی ئاسار تۆلیدات هۆزە هوەری بوو کە ساڵنەوە چوار بوو حازە ڕۆتبەی بەرتەر بوو بەخشە تایپۆگرافی بوو عنوانەکەشم بە عنوانە بسمێلا بوو ئەمدانە بوو کە شرکتم کرد و بە جۆرێک فرانکی زەیدا پێم و هیچ وەخت لە بیری ناکەم و جەشنوارەگەل تریش کە هەروە جەنبەی معنەویان بووگە جەشنوارە قورئان و ئەترەت بووگە وەرکشاپ بووگە جەشنوارەی کتابە کتابخانی بووگە و جەشنوارەگەلی تر کە ئێستا فرس من ناگیان بووم ئەوانە هەر کامێکی لە جیای خۆی تایبەتی خاصیان هەست بۆ من باشە لە هەر کامێک لە جشنوارەکان سر بەپێی کە خۆ لە یادت بێت زیاتری کارەکانە لە ڕووی گرافیستە بووە تایپۆگرافی بووگە تایپۆگرافی هەر لەسەر پۆستەر بۆ مەجەلە بووە بیشتر پۆستەر بووگە بیشتر پۆستەر باشە ئەمێت بزانم کە تایسە ڕووداوێکی تایبەت و خۆش لە زمینەی کاریتان لەم چەند ساڵە بۆت پێش هاتووە کە هیچ کار لە یادی نەکێ بە بەرداوامی لە یادت بێ بەڵێ بۆمان باس کارێکە دۆرەیەکە تەک ئاغای پرۆفسۆر سید موعید ئەلاویان ئاشنا بووم فرە ئەسڵ فەرامۆش نەکردن نییە واقعاً ئەتەماد و ئەتمینانێکە ئەوان بە من بوویان و تایسە بەردەوامین خەریکن هاوکاریەکەن بەیەکەوە و باقی کارەکان تریش هەر بە نۆبەی خۆی جێگای خۆی هەست بۆ من بەشداریکردن لە نمایشگاکە نمایشگا بوو بەڵێ باشە چیرۆکێکی تایبەت لە ژیانی تۆ هەیە سەبارەت بە زانکۆت ئەمێ بۆمان باسکی کە تۆ ئەو ساڵی کە و تاقیکردنەوە گەورەی بۆ زانکۆی کۆنکور قبول بووی بەڵام بەنا بە هەنێ دەلانی تایبەت بە خۆت نەڕۆشتووی و پاشکەس بوویتەوە لە ڕۆشتنی ئەگەر توانی سەبارەت بۆ چیرۆکە بۆمان باس بکەین ساڵێ 1399 بوو کە شرکەتم کرد بۆ کاشناسی ئەرشەد گرافیک و لەسەر دانە ڕۆتبە یعنی زیر مەجموعە بۆخشن لەسەر دانە زیر مەجموعە من ڕۆتبەی دووەمم هاورد کە ڕۆتبەکانی باسم کردە خەمەتان 52 56 72 بوو و فرە مهم بوو کە چون ئازمونێک سەختە لە تۆ شارەکان و لە تارانای مازمونەنەدا دوو مەرحەلە بوو ئازمونێک تێوەری بوو و ئازمونێک ئەماڵی ئەگەر تێوەریەکە قبول نەواتای دەتوانی بڕیت ئازمون ئەماڵی شرکتکەیت و من توانیم بهترین ڕۆتبە بێرم کە ڕۆتبەی دوو ڕقەمیە وەلی مۆتاسفانە دانشگای تربیت مۆدەڕستیشم هاورد مۆتاسفانە بەنابە یەکسری دەلایل ئێمە یەکێک لە عزیزگەلم لە دەستا و فرە بۆم سەخت بوو نەمەتوانی بە جۆرێک سپاس وەلێ هیچ وەخت مانع نەو کە من دەست لە کار خۆم کێشم دەست لە دانشگا و دەرس کێشم وەلێ ئەو ئەنگیزەمە بوو کە بازم ساڵ بعدی شرکەتم کرد ساڵ بعدی کە شرکەتم کرد مقدارێک لە لەحاظە بەێ عاتفی ڕۆحی مقدارێک ڕەنجیدە بوو ناخۆش بوو تەجروبەیەک سەخت بوو ئینشاڵای کە بوو هیچ کەس ئەو تەجروبەیە نەوێت وەلێ
ساڵ بعدی کە شرکتم کرد ڕۆتبەی سەرڕقەمیم هاورد و ئیتر دانشگای قبول بووم مجددا شرکتم کردەوە و تەلاش خۆم ئەدامەدا و هیچ وەخت شکست باعث ئەوەنەوە کە من هیچ وەخت دەستکێشم لە کار. دروستە ئینسان هیچ کەس بێ شکست نییە لە زندگیە، هەمومان تەڵخی ناخۆشی شکستگەلێکمان بووگە، وەلی ئەو شکستگەلە دەرسێکات بە ئینسان کە باعثەوەی کە ئینسان دوارە لە وەڵەش ڕۆکاتەوە و باعث ناوێت کە مانەعێک نییە بۆ من کە ئەگەر یەک بار شکستم خوارد ئیتر دەستکێشم لە کار بیشتر ئەنگیزم پێی شکست بۆ من. باشە هەرکە خۆت کە ئەڵیت ئەو شکستانە و بربەستانە و مانعانێکە لەسەر ڕێگای سەرکەوتنی زۆ چای ساتوێتە سەر ڕێگات چی وا لێکات کە ئەنگیزە وەربگری بۆ بەرجامبوون لەو ڕێگا کە هەڵبژاردەوە چی وا لێکاکەی بۆ هیچ کاتێک بیر لە کۆڵدان لەو شتێکە ئەتەوێت نێکەیتەوە. کاتێک کە شکست فەق ناکە لە بەحسە کاریە بێت بانوان یەکدانە تەجروبە پاشایەکەم زۆربەی جاریش ئەسان خۆم ئێژم شکست معنیکی نییە. ئینسانێک کە شکر بۆ خوا ئینسانێک تەوانمەند ئەسان فکر ناکەم چۆن نەزانم چۆن باسیکەم بۆتان کەم سەختە ئینسانێکە ئەنگیزەی بێت پشتوانەی بێت تەوانایی بێت هیچ وەخت شکست مانعی نییە. معنە گەلتریش هەست جیا لە شکست ئیسا فرە کەسکە لێژن ئێمە تواناییانە هەست وەلێ خۆیان بۆ خۆیان مانع دروستەکەن. من جزو ئەفرادن کە خۆم بۆ خۆم مانع دروستکەم ئەگەر مانعی هیچ بێت لای ئەوەم لەسەر ڕێگەم وە سای یەکەم ئێستا ممکنە زمانە فرەیەکی لازم بێت کە من بتانم بۆ هەدەفە بگەیم وەلێ سەبر و تەحمڵیش لە کناری و ئینسانەشە بێت سەبری بێت تەحمڵی بێت لە زەمان خۆیە ئەو کارە حتمما بە نەتیجایگێت و ئومیدێک کە هەسم و حمایەتێکە خانەوادە هەست پشتوانەی کە هەستم بەخصوص بەتایبەت دایکم فرە پشتوانەمە و ئۆستادگەلێکە تایسە تەکما بووگن ئەمانە خۆی بە من ئەنگیزات و هیچ وەخت دەست لە کار ناکێشم و تا زمانێکیش خوا ئەمرێکم پێبات سایەکەم هەر قەدەمگەل بەر بڕم یانە نەیمە دواوە و ئینسانیش ئەگەر من خۆم ئەو ئێتقادمە هەست گۆزەشتەست بەلاخەرا شتێکە گوزەریاگە لە گۆزەشتا ئینسان ناوێت هەرچی هەڵگەڕیتەوە تواشایکەیت بە عنوانێک تەجروبە دەرسێک تواشایکەیت ئەرێ وەلێ وەگە هەڵگەڕیتەوە بڕیتەوە پێ فکرۆکەیتەوە ئێ من نەمتانی ئەو کارەکەم یان بەسان لە گۆزەشتەوە اتفاقەکەم هیچ وەخت مواد تواشا ناکەم چۆن بازێ وەختگەل باعثەوێت کە لەتمە باتە ئینسان ئاسیب بگەێنێتە ئینسان و بە ئەهدافی نەگەیت. وعیرۆی کە باسی پاڵپشت و حمایەتت کرێمێ پرسیارە لێ بکەم کە زۆرینەی مناڵەکان کە من پرسیارە لێکەم ئەڵم چۆناهیە تا چەندێک ماڵەوە بنە ماڵتان دایکتان باوکتان پاڵپشت و حمایەتی کارەکانتن و هاانتان ئێن بۆ ڕێگای کە خۆتان ئەتانەوێت ئەڵێ کە بوون من ئەوان وا بە ئەو بیر و باوەڕیان هەیە لای خوان و فکرەکەنەوە کە من ئەو توانایم نییە و هەروە باسی لێ یەکەم تۆ چۆن توانیت ئەو متمانەی خانەوادەت بەدەست بێنی تا بێتە هۆکارێکوانیش بە بەردامی پاڵپشتت بن لە کارەکانت. وڵاوی تر ئەژێ لە خۆیان پرس چۆن ئەوەی کە ئاعتمادیان کرد بە من ئتمینانیان بوو بە من و ئەو فەزایانە ئیجاد کرد بە من کە من لەتان لەو فەزای استفادەکەم ئیسا چە فەزاکە ڕیسکی شیتیا بوو بەلاخەرا وەلێ ئاعتمادیان بوو پێم ئەو توانایانە لە مندی حتمما 100% کە من ئەو تواناییمە هەست کەبتانم ئەو کارە بە نەتیجە بگەینم ئەمە خۆی فرە مهمە. سیاسر کامیان هاوکارتن زۆرتر دایکم باشە چۆنای یارمەتیدا چۆنای پاڵپشتیتەکە حمایەتەکە وەڵا دایکم هەر کارێک گەرێک بە ئەنجام بم تیا مەشورەتەکەم خۆ ئەژە خۆ سەڵا خۆتە زانی بەلاخەرا وەلێ خۆ ئەتمینانی هەست بێم ئەزانێت ئەژە خۆ ئەگەری شکست و خوار ئەگەریش موفقنەوەیت قەیچاگە دەفعیتر یعنی خۆی ئەو کەلیمەگە لە خۆی ئەنگیزم پێات وەلە هەرچێ شەرایط سەختە لە کنار مابووگە چ لە حیتەی کاری چ لە حیتەی تەحسیڵیە زۆربەی کار ئەو یارمەتی زۆر باشە. لەو کاتێک کە دەستت پێ کردووە تا ئەم مەرحەلە و تام خۆناغێستەکە کارەکانت هێناوە هەر کارێکت کە ئەنجام داوە لە خۆت ڕازی بووی لە عملکردی خۆت بە تەواوەتی؟ بەڵێ. باشە ئەمێت بزانم کە چی واتی لێ ئەگەر کە بە بەردەوامی حەسکی کە چونکە ئەوەی کە سەرەتا قسەمان لەسەری کرد وتت من تەنیا لەسەرێک زەمینە نەماومەتەوە بە بەردەوامی گۆڕانکاری مەدا تا ئەو فکرێت هەیە کە بۆ داهاتوت گۆڕانکاری دیسان هەر لە کارەکە تا بدەیان هەر ئەتێ لەسەر ئەم ڕێگایەکە هەڵت بژارد و هەروە کارەکانت پێش ببەیت. وڵات هاوجێکی ئەمکانی بێت بۆ چۆنە یەکسری فکر و
خلاقیتگەلترم هەست کە گەرەکمە ئەوانە بە نەتیجە بگەینم و لایەندەشە بتوانم ئینشاءالله بە عنوان کارآفرینێک موفق لە ئێرانە بە خود شارسنەیشە ئەم کارە بە نەتیجە بگەینم وەفرە کارگەل هەست فعلەن ئیسا ئەگەر باسیگەم زۆرە ئینشاءالله کە بتوانیم بە نەتیجە بگەینم. ئەمە کۆتا پرسیارم لە تۆمە بێت خاتومێریکا 5 ساڵی تر لە داهاتوت خۆت لەکوێ یابین هەستێکی کارەکانت گەیاندووەتە کوێ؟ پرسیارێک سەختە پرسی بپێترە و پلانانی و بەرنامانی کە ڕۆژانەی بۆ خۆتی دانی چونکە بتابە لە بواری هونەرەدانیش لەگەڵ خۆتا قساکەی پلان بۆ داهاتوو دانی کاڵێ من لەم تایمە لە دوای چەند ساڵتر ئەم بەرنامە حتممە بە ئیجرا بکەم ئەم کارێ بە ئەنجامم ئەم پرۆژەیە بە حتممە بەستەمەر بگێنم لە ڕووی ئەم فکرانەوە کە لەگە خۆتان پلانانی کە بە خۆتت ڕشتووە. شاید لەم جێگە کە ئایسە فعلەن هەم بعدەن شاید بانتر بم ئینشاءالله کە هەروە انتظارم لە خۆم زۆر درێکە ئێستا نازانم ئینشاءالله کە ئەگەر خوا بکاتە قسمت ئەو شتێکە هەست ئەو ئەهدافە ئەو شتێکە هەست لە ئەگەر لە مەسیر ڕێگەما قەراری بات 100%. ئینشاءالله کە لە داهاتووی زۆر نزیکە سەرکەوتنەکانی تۆ ببینین. سپاس دەکەم میوانداریە مەسکە بۆ کرەمەوە زۆر پێی دڵخۆش بووین هەست سەرکەوتوو تۆ ڕێگاتراوین ئینشاءالله. بینەرانی عزیز و خۆشەویستم سپاسانەکەم ئەمڕۆشە تاکوونی کۆتایی بەرنامەی ئەمڕۆ هەر بە دیاری شاشە و بەرنامە جوانەکە ڕەنگاڵەمانەوە هەتاکوونی پێشکەشکردنی بەرنامەیەکی تر هەمووتان بەخوای گەورە سێرم ئاگاسانی خۆتان بێت.